پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مناڵێکی ئەبینی ئەڕۆی لە پاڵیادا ئەنشت خۆشی بواە لەگەڵ یا دڵخۆشی دەرەبڕی غەمبار بواە لەگەڵ غەمباری دەرەبڕی ئەوە لەگەڵ ئەوشا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گەورەی هەموو ئومەت بووە ڕئیسی وڵات بووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خاوەنی چەندین خێزان بووە چەندین کێشە ئەهاتە لای بەڵام ئەوەی لەبیر نەئەچوو کە بەرامبەر بە مناڵێکیش متەواضع بێت بۆیە خۆشەویستەکانم دائیمەن تۆ مدیری مەدرسەیەکی بەزەید و مامۆستاکانە بێتەوە بەزەید بە تەلەبەکانە بێتەوە تۆ مەسئولێکی وا نەزانێ ئەو خەڵکە عەبدی تۆن حیمایەکانت عەبدی تۆن ئەوانیش گشتیان بەشەرێکن وەکو تۆ بەڵام ئەمڕۆ زروفایە ئەمڕۆ تۆ هەیتو ئەوان نەخوارۆن بەیانی لەوانەیە عەکسۆ بێتەوە چەندین کەسمان بینی برایە دەوڵەمەندمان بینی ئێستا ها لە ژێرۆ فەقیرمان بینی ها لەسەرەوە ئەمە دنیا وایە قل اللهم مالك الملك تؤتي الملك من تشاء وتنزع الملك ممن تشاء وتعز من تشاء وتذل من تشاء دنیای خواه مالك الملك میدا بە هەر کەسێ بەرزێ کاتەوە هەر کەسێ دا بەزێنێ دایە بەزێنێ